دەستپێدەهیەکە زوودا هێزن پێشمەرگە و سوپایە عێراقێ ئێرش بۆ سەرگوندên میحورê Xazirê dest pê kir. Êrişa wan dê sê aliyan vebû. توانیمان لە ماوەی 5 ساعتدا ئەو شوێنە ئەو گوندەی کە بە گوندێکی گەورەیە نزیکەی زیاتر لە 800 تا 1000 ماڵە بێت توانیمان ڕزگاری بکەین و ئێمە هەموو بارەگای لیوا و سلەی مغاویر و سێ فەوج کە پێکهاتوین لە سێ فەوج توانیمان ئەو شوێنانە ڕزگار بکەین. فەرماندەیەن پێشمەرگەی دەبێژن زیانەکان مەزن بچێکدارن داعشێ گەهاندینە و bi demekê Kurd şiyayîne plana xwe cêbecê bikin. لەم دیومان هەیە بڵێن گوندی دەسە ڕاستمان و گوندی دەسە چەپمان ئەویش دوو گوندی گرم بەڵام ئەم گوندەی کە بۆ ئێمە دیاری کرابوو گەورەترینیانە. لە دەمێ چوونا پێشمەرگەی بۆ ناو گوندێ کەبەلیێ تازە ڕزگار کریدا هەژمارەکە زۆرا بۆمبێن چاندی هات بوون ڤەدانۆ بە پێشمەرگەیان تەقیانۆ بۆیە سەدەمێ هەژمارەکە پێشمەرگەیان شەهید و بریندارکەتن ئەڤە ji bilî ku sê ترۆمبێلێت xwekûj ji layê pêşmergeyan hatin teqandin. گوندەکە بەڕاستیەکەی تیرۆریستی داعشی زۆر کەمتیا بوو لە چەند شوێنێکەوە تەقەکرا هیچ بەرگریەکیان نەبوو نیانەتوانین بەرامبەر هێزەکانی پێشمەرگە بۆوەستن بەڵام لە چەند شوێنێک ئەبوو و ئەوانیان زۆر داناوە و بە ئێرشا ئەڤڕۆدا 8 گوند لە Xazirê hatin کۆنتڕۆلکردنەوە بە کۆنتڕۆلکردنا van gundên میحورê Xazirê پێشمەرگە و سوپایە عێراقێ پێنگاوەکە نو ji بۆی قەزا حەمدانیە و باژەڕێ مووسڵێ هاوێتن. Tayyip Goran NRT میحورê Xazir.